ئەوەر لە دوو بابەتە دەینەوە یەکێکیان ژنان و خانمانە تاکو چەند ئاوڕان لێدراوەتەوە ڕۆکو ئاماژەشمان پێکرد ینی تەنانەت ئاوڕ لە کەمینەی شارەکەش کراوەتەوە بە تایبەتی ناوچەدا بڕێنراوەکان بە شێوەیەکی گشتی و لەگەڵەوە شاکەرتی پەروەەردە تاکو چەند گرنگی پێدراو لەلایەن کەناڵی ئاسمانی کەرکووکەوە تاکو چەند ئامادە بوونەکە دەنگی مامۆستایان بگێنن تەنان دەنگی خوێندکاران و کەرتی پەروەەردە بە شێوەیەکی گشتی بگێن لەلایەنی پەیوەندیدار بۆی بتوانرێت کە هەر کێشە و گرفتێکیان هەبێت چارەسەر بکرێت جامڕۆ دوو میوانمان ئەبێت ئەوەرە لە ستۆدیۆ بێگومان میوانەکانمان لای ئێوە ئاشکران و ناسراون بەڵام ئەوەی هەیە ئەمانەوەی لە زمانی خۆیانەوە ببیستین تا چەنێ کەناڵی کەرکووک هەم دەنگی ئەوان و هەم دەنگی ئێمەش لەگەڵ ئەوانە تێکڵاو کردو و گەیاندوێتی لایەنەکان و چەنێ توانیویانە ئەو کاتانی کە میوان بوون و لێرە گفتوگۆیان کردو گەشتۆتە شوێنی مەبەست و بە تایبەتی مامۆستایان و لەگەڵەوەشە هەموو چین و توێژەکانی کە تایبەتە بە ڕێکخراوەکانی ژنان ئەو بابەتانەی کە لە ناو ژنانە پێویستە ئەنجام بدرێت ئەویش زۆر بەڕێز مامۆستا کەمال و دیمەنخانە لە ئیستۆدیۆ لەگەڵمانان گفتوگویان لەگەڵ دەکەین لە ساڵیادی 14هەمین ساڵی دامەزراندنی کەناڵی ئاسمانی کەرکووک بە سەرەتا بزانین چیان هەیە بۆ کەناڵەکە و دوای ئەوەش گفتوگۆی تریان لەگەڵا دەکەین. دیمەنخان ماوەسا کەمال بەخێراتە با سەرەتا بینە لای دیمەنخان چیت هەیە بۆ کەناڵی کەرکووک و چیش بکەین لە ساڵی ئایندەدا. زۆر باشە پێشەکی وەک دەستپێکێک بۆ بەرنامەکەتان لەبەرەوەی ساڵیادیشە ئەکرێ درودێکمان هەبێ بۆ گیانی پاکی هەموو ئەو کەسانی کە خەباتیان کردو لە پێناو کەناڵەکەیە بەشێکیان شەهید بوون بەشێکیان تیرۆرکران بەشێکیان گیانیان لەدەستداوە بە تایبەتی ئەوەی دوێنێش کاک شێخستار وەزشکاری کەرکووک کە وەکو خزمێک و کەسێک و کەرکووکیەکی تێکۆشانی بەردەوام کردو لە مەجای وەرزشە لێرەوە سەری ڕێز و سەر و ڕێزی بۆ نەوی دەکەین ڕۆحیان شاد بێت. بەڕاستی دیارە هەر کەسێک لەم ڕێگایە ئەگەر بە هەر هۆکاری گیانی لە دەستدا بێ خەباتێکی بێوچانی کردووە خزمەتێکی زۆر بێجیاوازی کردووەکو خۆتان باستان کرد لێرەشەوە هەر ئەینەن پیرۆزبایی گەربم هەیە هەم بۆ هەموو ستاف و ئامادەکار و بەڕێوەبەر و حتاکو بەردەرگا چکە بەڕاستی هەستەکەم خەباتێکی بێوچانەکەن هەوڵێکی یعنی ئەها چۆن ئەڵێ هەندێک جار ئینسان کاتێک کارەکەی بە مەقابلە بەڵام پێم وایە کەناڵی کەرکووک میدیاکارانی کەرکووک پەیامنێران و ئەو کارمەندانی کە لە کەناڵی کەرکووکە ئیشیان کردووە پێم وایە بەبێ بەرامبەر بووە بەبێ مەقابل بووە خزمەتێکی کەرکووکیان و کوردانیان کردووە. من لێرە دەستی ماندووبوونیان دەگوشم جارێکی کە پیرۆزبایی گەرم لە سەرجەم ستاف و هەموو بەڕێوبەر و هەموو کارمەندانی ئەەکەم. دیارە کەناڵی کەرکووک ئەتوانین بڵێن بۆتە ماڵێک بۆ هەموو کەرکووکیەکان دیارە کەناڵی کەرکووک بووە توانیوێتی ببێتە سەکۆی بۆ ئاشتی و چۆن ئەڵێ مەرحەلەی ئاشتی خوازی لە ناو کەرکووکە بەبێ جیاوازی چین و تۆژەکان و نەتەوەکان و مەسە و ئاینەکان دیارە هەر کەناڵی کەرکووک بووە توانیوێتی هەموو ئەو نەهامەتیانە یان هەموو ئەو بارە نالەباری کە بەسەر کەرکووکە هاتووە کەم بەسەر کەرکووکە نەهاتووە زۆری پێکراوە لە تەرحیل لە تەعریب لە زیندانی لە دەربەدەری لە ماڵوێرانی دیارە کەناڵی کەرکووک هەمیشە چۆتە ناو ماڵەکان هەمیشە چۆتە ناو ئەو کەیست و بابەتانەی کە ڕوبەڕووی کەرکووک بۆتەوە دیارە هەر ئەم کەناڵە بۆ توانیوێتی کە ئێمەمانان کە ئەو قسە و باسانی کە ڕۆژانە میوان بووینە لێرە هەر کەناڵی کەرکووک بۆ توانیوێتی کۆمنتاریەک بۆ هەر یەکێکمان تۆمار بکات ئێمەمانان ئەکری هەر کەسێکمان لە ئاستی خۆی و دیکۆمنتارێکی خۆی بۆ ژیانی خۆی تۆمار بکە بەڵام لەبەر سەرقاڵیمان نەمانتوانیوە بەڵام ئەوەندە دڵخۆشین بە بەرنامەکانی کەناڵی کەرکووک دیارە هەر کاتێکە قسەمان لەسەر هەر شتێک کرد بێت و میوانی بەرنامە بوو بێتین خۆی بۆ خۆی بۆتە ئەرشیفێکی دیکۆمنتاریەک ئەتوانین لە دوای ئێمە یان لە ساڵانێکی دواترا ئەتوانرێ ئەزمون لەم بەرنامانە وەربگیرێ بۆ داهاتوومان دیارە ئەزمون بە دوای ئەزمونە پێویستی بە ئەزمونی زیاترە دیارە ئێمەش بە ئەزمونانی کەسی کەیە هاتوینەتە ئەم ڕێگەیە ئێستای شەرعینەن شت وەکو ژنان بێت یان وەکو گەنجان بێن یان وەکو مامۆستایان وەکو هەرچی نتۆژێک لە کەرکووکە پێویستمان بۆ پێکەوەیە هەیە پێویستیشمان بەم کەناڵە هەیە هەر ئەمڕۆ داواکارم لایەنی پەیوەندیدار لایەنی مەبەست کە کەناڵەکەی دامەزراندووە لێرەوە
ئەوە پێشە من شتێک درودم بۆ ڕۆحی پاکی مام جەلال بناردایە لەبەرەوەی لەسەر دەستی بەڕێز مام جەلال دامەزراوە لێرەوە من داوا لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم داوا لە پارێزگای کەرکوک دەکەم داوا لایەنە سیاسیەکانی کەرکوک دەکەم کە کەناڵی کەرکوک ئینشاءالله کە گواستانەوە چوونە شوێنە تازەکە بەرنامەی زۆر تایبەتتان هەبێت لەبەرەوەی بۆ ئەمڕۆکە لەبەرەوەی ئەوەنە کێشە و مەشاکیلەکان زۆرە چی لە ڕووی ژنان گەنجان لە هەموو ڕوویەکەوە ئەکرێ بەرنامەی زۆر تایبەت و بەرنامەی جۆرا و جۆرە و بەرنامەی ڕەنگا و ڕەنگ بێتە ناو کەناڵەکەەوە و ئێمەمانانیش ئامادەین هەم بۆ ئامادەکردنی بەرنامەکان هەم ئەتوانین کاکە دەوریش ببینین ڕۆڵش بگێڕین بۆ ئەوەی بەڕاستی کەرکووکبوونی خۆمان بسەلمێنین و کوردبوونی خۆمان بسەلمێنین بیسەلمێنین کە ئێمە چەند بوێرین و چەند ئازاین و چەند بە ئەزمموی دەست خۆش بەست مامۆستا ئەگەر بەستێکیەوە بکەیت تاکو چەند کەناڵی کەرکووک ڕۆڵێکی گرنگی هەبووە لە ئاوەردانەوە لە کەرتی پەروەردە و گرنگی جان بەم کەرتا و گەیاندنی دەنگی کەسانی مەبەست بە لایەنی بەبەست دەستان خۆش بێ سەرەتا پیرۆزبای ساڵیادی چواردەهەمین ساڵیادی کەناڵی کەرکووکەم لە خەڵکی کەرکووک ئەم کەناڵە چەپکە گوڵێکە کەمام ڕۆحی شاد بێ کە ناوینا کەناڵی هەمووان کەناڵی چەپکە گوڵەکە تاکە کەناڵە کە بە 4 زمان بەرنامەی هەبێت بە 4 زمان ڕۆژانە هەموو بابەتەکان پەخش کاتەوە من لێرەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرەوە هەتاکو دوا ساتی کەناڵی کەرکووک دەستخۆشییان لێکەم بەڕاستی تاکە کەناڵە کە ڕۆژانە شتەکان وەکو خۆی بەخشکەن وەکو خۆی بگێنن لە هەموو ڕووداوەکانیش ئامادەن بە تایبەتی ئێمە وەکو پەروەردە کەناڵی گرنگێکی زۆری پێداوە لە هەموو ئەو نەهامەتیانی کە بەسەر مامۆسایانە هاتووە بەسەر خوێندکارانە هاتووە بەرنامەکانی هەمیشە بەردەوام بووە و پارێزگارێکیش بوو ئەم کەناڵە کە وەکو خۆی کە ئەو غەدرانی لە مامۆسایان کراوە وەکو خۆی بڵاوی کردوێتەوە وەکو خۆی داواکاریەکانی مامۆسایانی خوێندکارانی گەیاندوتە شوێنی خۆی بۆیە من لێرەوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کەرکووکەم بوو لە هەموو دانیشتوانی ئەم سنووراکەم بۆیە دەبێت ئێمە ئەم کەناڵە هەمیشە ڕوو لە پێشخستن بێت و بەرەو پێشتر بڕوات گرنگی تەواویش بە پەروەردە بدات من لێرەش لەم ساڵیادەیە داوا لە بەڕێستانەکەم ئەگەر بێت و بەرنامەیەشی پەروەردە تایبەت هەبێت کە هەفتانە پەخش بکرێت کە ساڵانی ڕابردوو هەبوو وازدان بیستاکانە نەماوە بۆیە ئەوە زۆر زۆر گرنگە لە نێو خوێندنگاکانە بێتە نێو خوێندنگاکانە جۆ لە خوێندکاران بگرێت و جۆ لە مامۆسایان لە هەموو ئەو گرفتانە چکە خۆی بۆ خۆی ئێستاکانە لە نێو هەموو خوێندنگاکانە گیرگرفتێک هەیە ئەمە وەکو مامۆسایان هەیەی وەکو پێداویستەکان خوێندکاران ئێمە لێرەوە سپاسی بەڕێز پارێزگاری کەرکووکەکەین بەڕاستی لەو کاتێک کە دەست بەکار بووە زۆربەی کێشەکان بەرەو چارەسەر بووە وەکو پێداویستیەکان و لێرەوە سوپاسیەکەین کە ساڵی پار خوێندنگای نێودەوڵەتی کردەوە کە ئەم خوێندنگایانە هەمووی لە بجەکەی لەسەر و پترۆ دۆلارەیە کە یەکەمین جارە ئەو کارە بکرێت لە نێو شاری کەرکووکە بۆیە کەناڵی کەرکووک بەڕاستی جێی خۆی کردوێتەوە لە نێو هەموو دانیشتوانی خەڵکی کەرکووک. بەڵێ مامۆستا کەماڵ ئەمەوێ ئەوە بپرسم لە ئێستا ژیان بەو شێوەیە ئەها گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە بە تایبەتی لە ناو خوێندنگە و قوتابخانەکانە چەندێک گرینگە پەیجەکەی خۆیان وەکو کەناڵێکی لێبێت بۆی ئەها کەناڵی کەرکووکیش پاڵپشتی ئەوان بکە زۆر کات هەیە قوتابخانە و خوێندنگەکان پەیجێکیان هەیە لە بتۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن ئەتوانن دەوێەوە ئێوەش خزمەت بکەن هەم لە بوارە ڕاگەیاندنەکەەوە هەم بۆ نمونە لەوانەیە بەرنامەیەکی ئەوەنە بە پێس بەرنامێکی ئەوەنە جوان بیرۆکی ئەوەنە باش لە قوتابخانە و خوێندنگەکاندا جێبەجێ بکرێ ئێمە سوودیان لێ ببینی وەکو کەناڵی ئاسمانی کەرکووک چی بکرێت کەناڵی ئاسمانی کەرکووک و هاوکاری بۆ نمونە پەیجەکانی تایبەت بە خوێندنگە و قوتابخانەکان بکات؟ بەڵێ کەناڵی کەرکووک حەقا وەلە قسووریشی نەکردو لە کاتی بۆنەکانە و مەراسیمەکانە و پێشەنگاکانە ئامادەبوونیان هەیە و ڕاستەوخۆەوە بەس ئێمە کە داواکەین لە کاتی دەوامە یعنی لە هەفتەیەکە ڕۆژێک دیاری بکرێت بچێتە نێو
خوێندنگاکانەوە بەرنامەیەک دروست کات بەرنامەیەک وابێ کە زیاد خەڵکی کەرکوو سوود بەخش بێ لەو بەرنمەیە کە کەس و کار زۆر گرنگە کە دایک و باوک هاوکاری بێ دارێ بابرن کەس و کاری قوتابی خوێنکار دایک و باوک هاوکاری بێت لەبەرەوەی کە تۆ ئەو مناڵە گرنگیشی تەواوە تێدا ئەو منداڵ هەست بە بوونی خۆیەکە ئەمە یەک دووش کە ئەو منداڵە کە چووە نێو خوێندنگا و چووە نێو قوتابخانەکان کە سوکاری بەدوایە هی وایە ئاگای لێنێ کە مناڵەکەی دەچ قوتابخانەیەەکە ئەگەر بێت و لە پەیزەکان و لە کەناڵەکان ڕاستەخۆ ئەمانە بەڵاو بکرێتەوە هەمیشە کەسانی تر و دایک و باوکی تر بە ئاگا دێنەوە کە منداڵ دەبێت گرنگیشی تەواوی پێ بدرێت و هەست بە بوونی خۆی بکات بۆ ئەوەی دەداهاتووە ئەو خوێنکارە ئەو قوتابی سەرکەوتوو بێت بۆیە گرنگە ئەم بەرنامانە زۆر بەداداچوونێکی تەواوی بۆ بکرێت و لە پەیزەکانە ئێستا هەموو قوتابخانە و خوێندنگایەک بەیسیشی تایبەتی خۆی هەیە چالاشی ڕۆژانەی خۆیان داگرن لەو پەیزانە بۆی کە سوکاریشی ببینێ یان گروپێکی تریان هەیە بەناوتر گروپێکی تەلێگرام یان واتساپ کە سوکاری هەمی لەناو ئەو کە سوکاری ئەو قوتابی خوێندکارە لەناو ئەو گروپەیە کە ڕۆژانە چۆن دەرسە خوێنن چۆن لە گەوڕەپان ئەوەستن بۆ ڕۆژانی پێنجشەم ئەو ڕێنمایانەی کە لەلایەن بەڕێوەبەرەوە لەلایەن مامۆستایانەوە کە ئەگەیەندرێ بە خوێندکاران و قوتابیان ئەمە خۆی بۆ خۆی بێت و تەواوشی گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی ئەو دایک و باوکانی کە ئاگایان لە مناڵی نییە ببێتە هاندەرێک ئەم بابەتانە لە پەیزەکانە بیبنیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆی بتوان زیاتر خزمەت بە مناڵەکانی بن چونکە بەڕاستی ئێمڕۆکە هەمووی وەکو جەناب بەڕێز دەفەرمووت بەرەو پێشچوونە سینێما بەرەو بابرین هەمووی ئامێرەکایە و مۆبایلەکەیە لە جیرفانێ هەموو شتێکت دەتوانی تەنانە دوانەکان لەوێەوە وەربگریت ئەجا بۆیە من پێم باشە کەناڵی کەرکووک لەو جوارانەوە پەیزەکانیان زیاتر بەهێزکەن قسووریان نییە بەس ئێمە دەمانوێت باشتر بێت چونکە بەرەو پێش چوون زۆر زۆر سوودەگەێنێ بە بەرامبەرەکەی و بەو شوێنەی کە خزمەتی تێداکات بەدڵنیاییەوە هەرتەبینیەک بێمە بە هەندی وەرەگرین ئەرکی ئەمە شوەیە کە خزمەتی هەموو لایەنەکان بکەین دەست خۆش بە دیمان خان زۆر کات بەڕێستان بانکراون بۆ بەرنامەکان بۆ هەر بابەتێک کە تایبەت بوو بێت بە ژنان تاکو چەند توانێتی کەناڵی کەرکووک حەقی تەواو بدات بۆ کەیسانی کە تایبەت بۆ بە ژنان بۆی کەوا مەها تیشک بخاتە سەر کەیسی ژنان یاخۆت مافی ژنان هەر سەرەتاش باسی ئەوەم کرد دیارە ئەگەر هەر ڕێکخراوێک بێ یان هەردام و دەستگایەک بێ یان هەر کەرتێکی تری تایبەت بێ کاتێک کە کارەکە پێویستی بە عەلامێکی باشە دیارە ئێمە هەر کەسەمان هەر وەکو کاک ئاوارە فەرمووی هەر شوێنێکمان پەیجێکی تایبەت بە خۆمان هەیە بۆ کار و چالاکیانی کە ئەیکەین تایە بڵاو ئەەکەینەوە بەڵام لەگەڵ ئەوەیشا بەردەوام ئێمە متابعی پەیجەکانی کەناڵەکەشمان کردووە بۆ نمونە هەم بەرنامەکانی کەناڵەکە هەم پەیجەکەی کەناڵەکە بۆ نمونە جاروا هەبوو ئێمە بەرنامەمان هەبوو یان کەیسێکمان هەبوو نەمان ناردەوە بۆ کەناڵەکە نردومانە بۆ پەیجەکە لە پەیجەکەەوە بڵاو کراوەوە یان بەردەوام تەنسیقێک هەبووە لە نێوان ئامادەکاری بەرنامەیە یان لە نێوان بەڕێوبەر و بەڕێوبەری کەناڵەکە و ئەو شوێنی مەبەستا بەردەوام تەنسیقێکمان هەبوو بۆ ئەوەی کەوا بۆ نمونە بارودۆخێک دێتە ئاراوە پێویستی بە عەلامە بۆیە ئێمە ئەگەر دیقەت بدەی هەر کارێکە ئەکەی لە ڕێی میدیاوە ئەتوانی تۆ بە جیهانی بناسیێنێ ئەتوانی بیگەینی بە جیهان کە تۆ بڵێ منی جیاوازیم نییە لەگەڵ تۆیە ئەوە تا منیشەم بە تایبەتی مەسەلەی کەرکووک و دەوروبەری کەرکووک کە ناوچەیە کە تا ئێستا پێوترێ ناوچە کێشە لە سەرکراوەکان یان ناوچە کێشە بۆ دروستکراوەکان ئەتوانین وا بڵین لەبەرەوەی ئێمە ئەگەر ئەم کەناڵە نەبێت بەڕاستی ڕەنگە هەموو کەسێک کەرکووک وا تێبگاکەیتر ئەچێ بۆ جەهەنم و ئەچێ بۆ مردن بۆ نمونە کاتێک کە تۆ لە سلێمانی یان لە شوێنێک ئاڵی من بۆ کەرکووکە چم بڵێ حەمراوە چۆن ئەوێنی بەڵام ئاگای لەوە نییە لەناو پێکەوە ژیانی شاری کەرکووکان نیە یان ئاگای لەوە یان کاتێک کە تۆ بەرنامەیەکەکەی لە کەناڵی کەرکووکە و بەجلی کوردیەوە ئەو کاتاڵێ بۆ کەرکووک ئاوە ئارامە بۆ کەرکووک ئاوە سەقامگیرە بۆیە ئەمە
کەناڵەکەەوە ئەکا کە ئەو قسە و قسەڵۆکەی هەیە دەبحان هەندێک جار قسە و قسەڵۆکیش کە دروستە بێ ناحەزانی تۆ دروستی ئەکا ناحەزانی کووردە ناحەزانی یا هەندێک جار بڵین لایەنەکانە حیزبەکانە ڕێکخراوەکەیە بۆ نمونە ئێمە نابێ هەموو کاتێ بۆ نمونە ئەوەندەی دڵمان بەوە خۆشە کە ڕێکخراوی یەکێتی ژنان ڕێکخراوی یەکێتی و کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پشتگیری تەواوەتیت ئەکا و هەم چۆن ئەڵی بە پشتیوانی ئەوانەوە ئێمە هەین بەڵام هەموو کاتێ شانازی بەوە ئەکەین و خۆمان یعنی پێوە ئەواکەین هەر شوێنێکی تریش لەو بابەتەوەیە لەوانێ کۆمەڵێ ناحەز هەبێ بۆ نمونە بدات لە بەشێک لەو حیزبەیان ئەو پارتی کە تۆ ئیشی تیاکەی بۆی شکست بێنێ دیارە ئەو لایەنی ناحەز قەت حەزی لە پێشکەوتنی تۆ نییە دایمە حەزی لە کەوتنی تۆیە حەزی لە خستنی تۆیە بۆیە ئەم کەناڵە بەڕێی من هەم بۆ ئێمە وەکو ڕێکخرا و هەم وەکو بۆ ئەو کەرتی پەروەردە و ئەوانەیش من ئاگادارم بەرنامی زۆر باشیانەیە بەردەوام مامۆستاکان مشریفەکان لایەنی پەروەردە قسە لەسەر زۆر شت ئەکا منیش دەنگ مەخەمە دەنگ پاڵی مامۆستا کە لەبەرەوەی ئەکرێ لەم ڕۆ بەدواوە منیش عینێن ئەو تومحەم هەیە وەکو ژنان مامۆستاش ئەو تومحی هەیە بەرنامەکانمان جیاوازتر بێت بۆ نمونە ئێمە ئەتوانین هەفتانە ئەگەر هەفتانیش نەبێ مانگانە کۆڕێکی تەلەڤیزۆنیمان هەبێ ئەو کۆڕە تەلەڤیزۆنیە هەم ئێمە وەکو ژنان لەبەرەوەی من ڕێکخراوی ژنانین دایکانین وایەنە مامۆستانەیش لە سلکی پەروەردەیان مامۆستان و مەعاناتی تەلەبەکان ئەزانن من تێ ئەگەم لەو مەعاناتی کە جەنابی هەیەی لەبەرەوەی بە حکمی ئەوەی من لە ساڵانی پێشوە بە حکمی ماڵم لە سلێمانی و مناڵشم تەلەبە بوو من داوایان لێ کردین یعنی مدیری مەکتەب و شتەکە داوایان لێ کردین ئێمە ئەنجومەنێکی دایکان و باوکان دروستکەین من یەکێک بووم لەو دەست پێشخەریانی کە من دەستم هەڵبڕیوت من ئامادە بم بە ئەنجومەنی دایکان بۆ نمونە ئەگەر هەر لە مەکتەبێکە کۆمەڵێ ئەنجومەنێکە بێ لە دایک و باوکان پێک بێت وەکو مامۆستا فەرمی ئاگادارمان لە هەڵسوکەوتی مناڵەکانمان هەیە چۆن ئەڕوا بۆ مەکتەب چۆن دەرزوو دەورە خوێنیە چۆن گرنگی بە دەرزەکانی بدا ئێمە من هەندێک جار خۆم بۆ خۆم ئەڵێم بەزەین بە هەندێک دایک و باوکایەتەوە مناڵەکەی دێتە دەرەوە کات بەسەر ئەبا بەڕاستی ئێمە هەموو جارێ ینی لە کۆڕ و کۆبوونەوەکانیشمانە ئەوەمان بە دایکان و وتومانە ئەوە ئەرکی سەرشانی دایکە ئەتوانێت مناڵەکەی پەروەردە بکە نەک گەورەیکە بەس نەکنانی بەرێ و بخەوێ و هەستیتە سەر پێ و موبایلێکی بیتێ ئێمە مەفروسمان بە پەروەردەکردن اینجا ئەگەر هاوشان بین لەگەڵ تربیە ئەوان لە ڕووی خوێندنەوە پەروەردەیەکی زۆر باش بکەن ئێمەش لە ڕووی پەروەردەکردنی خێزان و پەروەردەیەکی باش بکەین پێم وایە کۆمەلگاکەمان دوورە بێ لە کێشە تەندروستیەکان لە کێشە کۆمەڵایەتەکان لە هەموو ئەو کێشانی کە ڕوبەڕوومانە بێتەوە بۆ نمونە مناڵی ئەمڕۆ ئەبینێت تۆ لە قەیرانەی کە دایک و باوکی بە سێمانگ جارێ موچەیەک وەرەگرێ بەڵام مناڵەکە هەرەڵێ بێنە جلوبەرگی باشم بەرێ موبایلم بەرێ ئایپاتم بەرێ ئەوەم بەرێ نازانێ ئەگەر ئێمە بەرنامەکانمان هەبێ بەردەوام لەسەر ئەوانە قسە بکەین ئەو مناڵیش تێ ئەگا کە تۆ چی مەعاناتێک تەیە ئەنجا دیارە ئێمە ئەوەی وەکو ژنان و بینەوە سەر بەرنامەکەی ژنان ئێمە هەموو کاتێ زۆر بەرنامە هەیە وەکو ڕێکخراوەکانی ژنان تەنها ناوەکو یەکێتی ژنان وەکو هەموو ڕێکخراوەکانی ژنان لە شاری کەرکووک مەعاناتێکی تایبەتیمان هەیە ڕەنگە هەموو شتێک وەک پێویست نەبێ بۆ ئێمەی ڕێکخراوەکان بە حکمی ئەوەی ڕێکخراوەکان بەشێکمان مۆڵەتی کوردستانمان هەیە بەشێکمان ڕێکخراوەکانمان کوردیە لەبەر ئەوەی ئاڵێ بە زۆرە ملیجی خۆت کردوتە یان بە زۆرە ملێ ئیش و کارەکانی خۆت ئەەکەی بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە ئێمە پێویستە لە ڕێی ئەم کەناڵە جوانەوە بگەینە نەتیجەیەک لەگەڵ ڕێکخراوەکانی تری کە غەیری کوردن لە شاری کەرکووکە پێم وایە ڕێکخراو هەر یەک مەعاناتی هەیە ترچی کورد بێ و چی نەتەوەکانی کەیش بێ ئێمە ئەگە هەموو مەعاناتەکان کۆکەینەوە لە کۆڕێکی تەلەڤیزۆنیان لێرە لەگەڵ کەسانی شارەزای و کەسانی لایەنی پەیوەندیدارە تاوتێی بکەین پێم وایە ئەتوانی چارەسەری بەشێک لە کێشەکان بکەین بۆ نمونە یەکێک لەو کێشانەی تا ئێستا ئێمە قسەی لەسەرەکەین زۆر دەمێکە ڕێکخراوەکانی شاری کەرکووک دەیان جار چوونەتە بەردەم پارێزگا پێشووتریان لایەنی پەیوەندیدار تا ئێستا داوای پەناهەنگەیەکەکەین بۆ ژنان پێویستمان بەوەی شەیە چۆن ڕێکخراوێک و مەکتەبێک زەرورە پەناهەنگەیەکیش بۆ ژنانی لێ قەومان زەرورە لەم شارەیە ئێمەش کاتێک کە ژنێک لێ قەومێ بۆ بیبین بۆ سلێمانی و بۆ هەولێر ئەی بۆ لێرە ئێمە وەکو ژنانی کەرکووک باسەکەم تەنها تایبەتی ناکەم بە ژنانی یەکێتی یان بە ژنانی کورد ئەمە داوای هەموو ژنانی کەرکووکە هین نەتەوەکانی دیشە ئێمە بەشێک لەو کەیسانە و ئەو ژنانی کە بێلانە و بێ شوێن و کە هەڕەشەیان لەسرە ئێمە هاوکاریانەکەین ئەیان بین بۆ سلێمانی و بۆ هەولێر بۆ چارەسەری دەرونی بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان بەڵام هیوادارین ئەمڕۆکە لەم ڕێی ئەم کەناڵە جوانەوە لایەنی پەیوەندیدار گوێی لە قسەکانمان بێ و ئەو مەعاناتای کە ئێمە ڕێکخراوەکان هەمانە لە ڕێی ئێوە بتوانین بگەینە چارەسەر زۆر باشە دیمەتخان پاڵپش بۆ قسەکانی بەڕێزتان داوا لە هەموو خانمانەکەین
ئەو شوێنەی کە زۆر ئارامە بۆ ئێوە پشتی باوکەوایە پشتی هاوسەرە پشتی براکەیە خۆتان نەکەنە سەر شەقام بەخوا شەقام ڕەحم بە کەس ناکە نمونەشمان زۆرە بۆیە ڕێزمێ بۆ هەموو ڕێکخراوەکان بەڵام باشترین و بە ئەها گرنگترین شوێن بۆ چارەسەرکردنی بابەتە کۆمەڵایەتی و دەرونی و تەنانەت تەندروستیەکەش بەخوا خێزانە ئاگداری ئەو بابەتە بنەوە پاڵپشت بۆ قسەکەی دیمەنخانیش کە شارەکانی هەرێم باس لە نائارامیەکەن وەکو تەنس مامۆستایان وەکو تەنس وەرن بۆ شاری کەرکووک بەخوا نەوت هەرزانە بەنزین هەرزانە خزمەتگوزاری بەردەوامە جاوەرن بۆ کەرکووک ئەمە وەکو تەنزێکی زۆر باش پێویست ناکە سەردانی پەیمانگا بکەن بۆی فێری زمانی عەرەبی و تورکی و ئینگلیزی بن لێرە قوتابخانەی نێودەوڵەتیمان هەیە لەسەر پردەکەی شاری کەرکووک هەر لە تەنیشتەوە دوکانێکدا بنێ ئەگە چایچیبی کەسێکی تورکمان ڕوو تێدەکا فێری تورکمانیەبی بەیانیان جونایدنەکەی و سەباح الخێری شەکەی بەیانی باششەکەی ئەمە بێ ئەوەی یەک پارەیەک بدەیت باشە ئەمە کەرکووکە ئەجا پێکەوە ژیانەکەمانەوە جوانە هەمیشە ئەگەر بڵێ خەڵکی شاری کەرکووکم کێشەت نییە لەگەڵ نەتەوەکانی ترا کێشەت نییە لەگەڵ زمانەکانی ترا بەڵام هەمیشە ئەها ڕقێ دروست ببوو لە بینی کورد و نەتەوەکانی ترە لە شارەکانی تر بە تایبەتی لە بەرەوەی کاتۆی ئازارێکی زۆر درابوون بەڵام لە ئێستا لە بەرەوەی زۆر ڕویان کردۆتە ئەو ناوچانە ئەوانی شۆزێ ئارام بوونەتەوە لەو ڕقا بۆیە وەرن بۆ کەرکووک ئەمەیان بە تەنزنا زۆر بەڕاستیمە ئەقارەکان وە خانوبەرەوە بەرزە بێتەوە لە بەرەوەی فرۆژەکان پارێزگاری کەرکووک وا دەستی کرۆ بەم پرۆژانەوە خانوبەرە بەرزە بێتەوە هەتا زۆر بەرز نەبێتەوە وەرە خانوویەک بکڕە لێر خانووکەی سلێمانی و هەولێر و کفری و کەلار و بەغدا و کورە بەسڕاش بفرۆشن وەرنە کەرکووک دابنیشن لە بەرەوەی کەرکووک نەوتەکەی هەرزانە بەنزینەکەی باشە ئەو کاتە پێویست ناکە بڵێ خەڵکی شاری کەرکووک نیم پتاقی بەنزینەکەم کەرکووک ناخوێنێتەوە بەنزینم بە مەبلەخێکی زیاترە دەنێ بە 450 دەنێ هەر نۆرماڵەکەمان بەقەت محەسەنەکەی شارەکانی تر باشتر وەڵامە تەنز نەبووە زۆر باشە ماوسە کەمال ئەگەر دوا پەیامان پێ بڵیت هەم بۆ خزمەتی مامۆستایان لێرەوە چی بکەین پەیامێکم بۆ کەناڵەکە و هەم بۆ مامۆستایانیش بێ هەر لەسەر دەستخۆش بێ هەر لەسەر ئەو قسی کە باست کرد خۆشبەختانە کە ئیساکانە ئەو زۆربێ ئەو دلاری نەبوونانی کە داوایەکەن بۆ گواستنەوەی قوتابی خوێندکارەکان ئەو دانیشتوانی شاری باڵێن هەولێر و سلێمانین ڕویان لە کەرکووک کردوێتەوە بۆ ئاگداری کە ئەوانەی سەردانەکەن داواکەن لە سە قوتابخانەیەکە لە هەولێرەوە دەگەڕێنەوە زیاد تاکی دەکەنەوە هەر لە ساڵانی ڕابردوو ئەو کۆمەڵی کەرکووکی چوونەوەیە بەڵێ منیش لێرەوەش داواکەم چونکە ئێمە خەڵکی کەرکووک بە کەرکووکەوە جوانین بۆی بێنەوە زیاتر خزمەتەکە لێرە بکەین و وەکو باس شت کرد لە هەموو بابەتەکان و ئارامێشی زۆر بەخۆیەوە بینی و بەڕاستی خەڵکی کەرکووک ئێمڕۆ لە کەرکووک زۆر دڵخۆشن لەبەرەوەی پارێزگارێکشمان هەیە کە ئارامێشی تەواوی هێناوەتەوە کەرکووکەوە و خزمەتێکی جوانی هێناوەتە ناو شاری کەرکووکەوە بە بێ جیاوازی ئەمە پارێزگاری هەمووانە من لێرەوە هیواتەمەندی لەژوور لە ساغیوە داخوازم هیوادارم هەمیشە بەردەوام بێ لە کارە جوانەکانی هەرچەنە لێرە و لێ خەڵکانێک کە ناحەزەکان قسەش بکەن بۆ خۆیان پارێزگاری کەرکووک دیارە بۆیە من لێرە حەزەکەم و داواکەم ئەوانەی لە شارەکانی دەرەوەی کەرکووکن کەرکووکی بگەڕێنەوە کەرکووک بەنسبەت کەناڵە جوانەکەتان تا ئێستاکانە قسووری نەکردو لە هەموو بەخش و داواکاریەکانی مامۆستایان ئێمە هەر بابەتێک هات بێتە پێشەوە بەشدار بووینە وەکو پەروەردە وەکو یەکێتی مامۆستایان لە بەرنامەی بازنەدا کە فارس کە پێشکەشکارێتی بەڕاستی من هیوای سەرکەوتنی بۆ خوازم و هەمووتان بەڕاستی کە کاتێک سەر دێنە نێو کەناڵی کەرکووکەوە پێشوازیەکی گەرمان لێکرا هەستەکەین کە بابلین تووشی شەرمەزارە بین بۆیە من هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن بەرنامەکانشتان بەرەو پێشتر بەرن
بۆ ئەوەی زیاتر خزمەت بە شاری کەرکووکرێ چکە تاکە کەناڵە لە کەرکووک دەبێ ئێمە ئەم کەناڵە وەکو بلیبلی چاومان بیپارێزین چکە ئەمە دیاری ڕەوانشاد مامزەلالە دەبێ هەمومان خزمەتی کەن و بیپارێزین و منیش پێم باش وەکو دیمەنخان باسی کرد ئەو کەناڵی بینا تازەکەی کە ئەکرێتەوە بەرنامەی زیاتر تانیش هەبێت کە بتوانین وەکو پەروەردە ڕاستیەکان وەکو خۆی بگەێنین و ئەو خاڵشی داوام کرد لە پێشترا هیوادارم بڕاتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەوە زۆر گرینگە بۆ ئەوەی کەس و کار لەو کەناڵەوە شتوە بگرێت کە دایک و باوک هەیە چوانە دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان.